وڵا دواتر یەمەسەر ئەوە ئەگەر بۆ نمونە حیزبەکان ئابەم جۆرن خەڵک چارەسەری چییە بەس ئەو بۆ پرسیاری دواتر مەبەستە ئێوە کۆمەڵێکی ناڕازی بوون یعنی کۆمەڵێک لەوانەی کە لە گۆڕان هاتنە دەرەوەکو ئێستا کە خۆت ئاماژەی پێەکەی ئەوانەی کە بەڕاستی لە سەرەتاوە گۆڕان بوون ئێستا تێی نەماون لە ناو گۆڕانە مەبەستمە بزانم ئەم کۆمەڵە بەتایبەت کەسایەتێکی وەکو قادری حاجادی و کۆمەڵێکی وەکو بەڕێست و سیاسیانە هیچ کۆنتاکتێک یا هیچ هەمانگیەکتان هەیە لەگەڵ یەکتریا تاوەکو ئەم بەرە ناڕازیەی کە هەن کە خۆتان ناوناوە بەرەی ناڕازی وەکو بڵین یا وا باوە بەڕاستی هیچ کۆنتاکتێک هەیە لە نێوانتانە؟ دوو خاڵ گرنگە خاڵی یەکەمیان پێمان وان نەبێ ئەوەی هاتوۆتە دەرەوە ناڕازیە هەمووی خەڵکی زۆر پاک و ڕێک و پێک و چاک و ئەوانەیە ئەوەشی لە گردەکە ماوە هەمووی خراپە چون قەناعەتم بەوە نییە بەڕاستی لە هەردوو لاکە خەڵکی چاک و خراپەیە بەڵام ئەم ناوانەی کە تۆ هێناتن بەڵێ بەردەوام پەیوەندیمان هەیە لەگەڵ کۆمەڵی خەڵکە لەو خەڵکە ناڕازیانە بەس تا ئێستا پەیوەندیەکان لە ڕاستیە زیاتر گفتوگۆیە پەیوەندی کۆمەڵایەتی و دۆستایەتی و هاوڕێیەتیە ینی پرۆژەیەکی سیاسی کۆی نەکردوونێتەوە. باشە شتێکی تر هەیە ئێستا وا مۆدە هەندێک دەڵێن مۆدی حیزب نەماوە باشە بەشێکی تر کە باس لەواکەن بە تایبەت لە پەرلەمانی عێراق ئەم کاتێ باوە ینی بۆ نمونە پەرلەمانتارە سەربەخۆکانی یا فراکسیۆنی ئایندەکار لەسەر گروپ و بۆ نمونە هاوپەیمانێتی بەرەیەک دەکەن لەسەر لە جیاتیەوەی کە حیزبایەتی و کۆمەڵێشت بکەن تۆ ڕاچیە لەسەر ئەمە؟ من پێم وایە هیچیان سەرکەوتوو نابن. باشە چۆن؟ ینی فترەیەکی زۆر کار لەسەر جارێ هەر سروشتی ئینسانی کورد بەنەوێگە کورد ئینسانی کوردی بەنەوێگە هەمیشە بەداخەوە ینی وای لێ هاتووە ئەزمونەوەمان پێڵێت هیوادارم لە داهاتوە وانە بێت و بەتایبەتی گەنج و تەبەقەی نوێ و ینی جیلی نوێوانە بێ هەمیشە هەریکێ خۆی بەقاید و بەسەرکردە و بە شتێکە زانێ خۆی بەڕاست زانێت کەم جارێک ئەتوانێ ئیشی تیم و گروپ بەیەکەوە بکرێت ئەمە ئشکالێکی گەورەیە دووش ئەوانەی کە ئێستا ڕوئەدەن و ئەو بانگەشانەی کە ئەکرێ لە ڕاستیە هەموو شتی کاتین هەمووی جۆرێک لە کاردانەوە و هەڵچوون و هەمووی پرۆژەی وەختیە ینی شتێک نییە استراتیجی بێ مەسەلەن منەزانم بەڵێ لە ناو هەموو حیزبەکانە خەڵکێکەیە ناڕازی بۆ هاتوۆتە دەرەوە و ئێستا دانیشتووە جا خەڵکەیە پەرلەمانتارە خەڵکەیە سیاسێکی دیارە زۆر جار تەمەنای ئەوە ئەکری ئەمانە بەیەکەوە بتوانن بەیەکەوە ئیش بکەن و بگونجێن و ئەوانە منیش پێم خۆشە ئەمە ڕوو بدات بەڵام بە زەحمەتی ئەزانم چونکە بەڕاستی خلاف زۆرە و وەکوتم ئەو نەوع لە خۆپەرستیە زاڵە بەسەر هەمومانە بەداخەوە ینی بەشێکە لە کللتوری ئێمە ینی تەماشاکە مەسەرن چی جیاوازیەک لە ناو هەموو حیزبەکانە درز و کلێنی گەورە دروست بووە لە ناو حیزبەکان لەگەڵ یەکترا لە ناو شارەکانە ینی تۆزێ بە زەحمەتی ئەزانم لەگەڵ ئەوەشە خوازیارم ڕۆژێک لە ڕۆژان بێت کە ئەو خەڵکانی کە خەڵکی باش و خاوەن ڕوئیان و خاوەن پرۆژەن لە چوارچێوەی پرۆژەیە کە خزمەتی خەڵکە کۆ ببنەوە و خزمەتی ئەو خەڵکە بکەن و خلافە سانەویەکان لاوەکیەکان بەلاوە بخرێ.